سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕە گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی نانوەخانەکانی ئیلام و کرێکاران لە بەردەم و ستانداری یان دەستانی کرێکارێک لە سنووری باشماخی مەریوان کۆبوونەوەی خانوشینکراوانی کێشوەری و تەمین اجتیماعی لە ئاهواز دەست لە کارکێشانەوەی بە کۆمەڵی پەرستەران لە چالووس فەرمانی دەستگای خەزایی بە ئێدارە دەوڵەتیەکان بۆ لە بەرچاوگرتنی حجاب ئیجباری و مایە پوشبوونی 8 کارگەی بەرهەمهێنانی شیرەمانی لە ئێران. درێژە هەواڵەکان کۆبوونەوەی نانوەخانەکانی ئیلام و کرێکاران لە بەردەم ئۆستانداری ڕۆژی سێشەممە 21 خاکە لێوە خاوەن نانوەخانەکانی ئیلام و کرێکارانی ئەو پیشەیە لە بەردەم ئۆستانداری کۆبوونەوە بەپێ راپۆرتەکان کرێکارانی نانوەخانە دەڵێن حەقدەستەکانیان زۆر کەمە و وەڵام دەرەوەی پێداویستیەکانی ژیانیان نییە هەروەها کرێکاران لە دەست نەبوونی بیمەی دەرمانی کارامە ناڕازین و دەڵێن ئێجارەی کار هیچ بایەخێک بە ژیان و معیشەتیان نادات لە بەرامبەردا خانوان نانوەخانەکان ڕایانگەیاند نرخی نان زۆر کەمە لە حاڵێکدا نرخی ئارد ئاو بەرق کرێدووکان و هیتر چەند هێندە بەرز بووەتەوە پێشتر شۆڕەی ئارد و نان ئاردی دەوڵەتی بە نانوەخانەکان دەدا بەڵام ئێستا ناچارن ئارد بە نرخی ئازاد بکڕن. چالاکی ئەنجومەنی ژینگە پارێزانی ژیانی سەوز لە شاری سەقز لە ڕۆژانی ڕابردوودا ئەنجومەنی ژینگە پارێزی ژیانی سەوزی سەقز لە دەوروبەری ئەو شارە چالاکی ژینگە پارێزی بەڕێوەبرد بەپێ راپۆرتەکان ئەنجامانی ئەنجومەنی ژیانی سەوزی سەقز بە هاوکاری خەڵکی مەدەنی و منداڵانی چاوگەشی ناوچەی یازی بوڵاغ بڕی 100 نەمامی بادەمیان لە سروشتی ناوچەکە چاند بەشداربوونیەوە چالاکیە جەختیان لەسەر پاراستنی ژینگە و سروشتی کوردستان کردو داوایان لە خەڵک کرد پاکی و ژوانی ژینگە بۆ نەوەکانی داهاتوو بپارێزن. گیانەدەستانی کرێکارێک لە سنووری باشماخی مەریوان بەپێ هەواڵی گەیشتی و ڕۆژی سێشەممە 21 خاکە لێوە کرێکارێکی خەڵکی گوندی سێفی سەربەشاری مەریوان بە ناوی هادی چوپانی بەهۆی نەبوونی منیشوێنی کارگیانی لەدەستا بە پێوە راپۆرتە هادی چوپانی وەکو کرێکار لە سنووری باشماخی مەریوان کاری کردووە و لەلایەن بارهەڵگرێکەوە لێدراوە و دەست بە جێگیانی لەدەستاوە جێگای ئاماژەکە ساڵانە سەدان کرێکاری یارانی بەهۆی نەبوونی منیشوێنی کار گیان لەدەست ئەدەن یان خۆتکەمەندام و بریندار دەبن. دەستبەسەرکردنی مستەفا حەمدی لە شاری سەقز ڕۆژی یەکشەممە 19 خاکە لێوە مستەفا حەمدی بەڕێوەبەری کاناڵی پورسمانی سەقز لەلایەن ئێدارەی دەسەڵاتەوە لە تالاری میلادیە و شارە دەستبەسەرکرا بە پێزانیاریەکان دەستبەسەرکرانی مستەفا حەمدی بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژ بە کۆماری ئیسلامی ئێران بووە و ناوبراو بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە مستەفا حەمدی پێشتر لەلایەن دادگای انقلابی سەقزەوە سزای 2 ساڵ بەندکرانی بەسەردا سەپێنرا بوو کە زۆرترین سزا واتە 16 مانگی بۆ جێبەجێ دەکرێت. بێبەریکردنی ئەشکان فەهیم لە دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاری پزیشکی دوای تێپەڕبوونی نزیک بە 7 مانگ بەسەر کاتی بەندکرانی ئەشکان فەهیم و توشبوونی بە نەخۆشی پێست ئەو بەندکراوە هێشتا لە دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست بێبەشە بە پێزانیاریەکان بڕیاری بێبەشکردنی ئەشکان فەهیم لە جەرمان بە فەرمانی ئیسلاحاتی سوپای پاسەران بووە و ئێستا و بەندکراوە تووشی نەخۆشی درێژخایەنی دڵ بووە و ماوەی 207 ڕۆژە لە دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاری پزیشکی لە زیندانی مەهاباد بێبەری کراوە ناوبراو پێشتر لەلایەن دادگای انقلابیە و شارە بە تۆمەتی ئیجماع و تەبانی بە 45 مانگ زیندانی تەعزیری و 2 ساڵ دوورخرانەوە مەحکوم کرابوو شایانی باسەکە ئەشکان فەهیم لە 24 خەرمانانی 1402 لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە بە لێزان و توندوتیژی دەستبەسەرکرا. دیاریکردنی کاتی دادگای ماشەڵڵا کەرەمی لە شاری کەراچ عەلی شەریفزادەی ئەرزەکانی یاسازان و پارێزەر لە هەژماری ئەکسی خۆی زانوسیویەتی جەلسەی دادگایکردنی ماشەڵڵا کەرەمی بڕیارە لە 4 گوڵانی 1403 لە لەقی دوی دادگای انقلابی کەراج بەڕێوە بچێت ئەم پارێزەرە لە درێژەدا باسی لە دژایەتی سیستمی قەزایی و ئیتڵاعاتی کۆماری ئیسلامی
لەگەڵ گۆڕینی بڕیاری دەستبەسەرکردنی کاتی بۆ ئازادی کاتیە و بەندکراوە سیاسیە کردووە. بە پێزانیاریەکانەوە باوکە دادخوازە بە ئەجماع و تەبانی و چالاکی تەبلیغی دژ بە کۆماری ئیسلامی تۆمەتبار کراوە. ماشەڵا کەرەمی باوکی لاوی لە سێدارە دراو محەممەد مەهدی کەرەمی ڕۆژی 31 گەلاوێژی ساڵی ڕابردوو لەلایەن وەزارەتی ئیسلاحاتەوە لە ماڵەکەی خۆی لە شاری کەرەج دەست بەسەر و هەموو کەلوپە لە شەخسیەکانی زەوت کراوە. کۆبوونەوەی خانشینکراوانی کێشوەری و تامین اجتماعی لە ئەهواز. ڕۆژی سێشەممە 21 خاکەلەوە خانشینکراوانی کێشوەری و تامین اجتماعی لە شاری ئەهواز بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام لە بەردەمەوەستانداری کۆبوونەوە. خانشینکراوانی کێشوەری و تامین اجتماعی خوازگەری چوونە سەرەوەی ئاستی هاغدەست و مەزایە بە پێهێڵی هەژاری، زابینکردنی بیمەی دەرمانی کارامە، هاوسەنگسازی هاغدەست و چاکسازی لە بواری ژیان و معاشەتیان بوون. دەست لە کارکێشانەوەی بە کۆمەڵی پەرستاران لە شاری چالووس. ڕۆژی سێشەممە 21 خاکەلێەوە 20 پەرستاری نەخۆشخانەی تاڵەخانی بە شێوەی بە کۆمەڵ دەستیان لە کارکێشایەوە. بەڕێوەبەری بەهداشت و دەرمانی چالووس ئەو هەواڵەی ڕاستکردەوە، بەڵام چالاکانی مەدەنی خەڵکی پارێزگای گیلان هەواڵەکەیان پشتڕاستکردەوە و ڕایان گەیاندووەکە 20 پەرستاری نەخۆشخانەی تاڵەخانی بەهۆی نەبوونی ئیمکاناتی دەرمانی، کەمی پزیشک و کادری دەرمان، قەمی هەغدەست و گوشاری کاری، هەروەها بەڕێوەبەرایەتی ناکارامەی نەخۆشخانە دەستیان لە کارکێشایەوە. پێشتر بەڕێوەبەرایەتی ئەو نەخۆشخانەیە بە کادری دەرمانی وتبوو کە ئەگەر قەرزەکانیان لەلایەن ڕێکخراوی تەمین اجتماعیەوە وسوول بکرێت ئەو ئیمکاناتی دەرمانیە دابین دەکەن. دۆخی خراپی ژنانی دووگیان لە زیندانی ئەڤین. بەپێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ دوو بەندکراوی دووگیان بەناوەکانی ڕزوانە ئەحمەدخان بەیگی و نەسیمە ئیسلام زەهی لە زۆخێکی خراپدا ژیان بەسەرەبەن. ڕزوانە ئەحمەدخان بەیگی چالاکێکی مەدەنیە کە بە تۆمەتی هەوڵی تێکدانی ئەمنیەتی وڵات لە زیندانی ئێڤین زیندانی کراوە. هەروەها نەسیمە ئیسلام زەهی بەندکراوی بەلوچی خەڵکی زاهیدان مانگی خرمانانی ساڵی ڕابردوو هاوڕێ لەگەڵ هاوژین و کچە 1 ساڵ تەمەنەکەی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ گروپە دژبەرەکانی نیزام دەست بەسەر و هاوسەرەکەی بێسەر و شوێن کراوە و کچەکەی ڕادەستی بنەماڵەکی شیا کراوە. ناوبراو چەند مانگی دیکە منداڵەکەی بە دنیا دێت و هەروەها بلا تەکلیف لە بەندی ژنانی ئێڤیندا ماوەتەوە. دوورخستنەوەی خوێندکارێکی زانکۆی لە پرۆسەی خوێندن. زەهرا جعفەری خوێندکاری بواری کارناسی ڕشەدی زانکۆی بە بڕیاری کۆمیتەی ئینزیباتی بۆ 2 ترمی دیکە لە درێژەدان بە خوێندن بێبەشکراوە. بە پێڕاپۆرتی شۆڕای سنفی خوێندکارانی ئێران، زەهرا جعفەری لەلایەن کۆمیتەی ئینزیباتیەوە بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نیزام و بێڕێزی بە پیرۆزیەکان بۆ ماوەی 2 ترم لە پرۆسەی خوێندن دوورخراوەتەوە. شاینی باسەکە ئەو خوێندکارە سەردەبیری پەخشانی ژینا بووە و لە ڕاوتی ناڕزایەتیەکانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە ساڵی 1401 جارێک دەست بەسەر کرابوو. فەرمانی دەستگای قەزایی بە ئیدارە دەوڵەتیەکان بۆ لەبەرچاوگرتنی حیجابی ئەجباری. بە پێ زانیاریەکان دەستگای قەزایی ڕژیم فەرمانی بە ئیدارەتی دەوڵەتی داوە تاکو حیجابی کارمەندە ژنەکان چاودێری بکەن و لەگەڵ ئەوانەی ڕەشاوی ناکەن بەرەو ڕوو ببنەوە. بە وتەی هاوڵاتیان ئیدارە دەوڵەتیەکان گوشاریان بۆ کارمەندانی ژن هێناوە و هەڕاشەیان لێکردوون کە یاسای حیجابی ئەجباری لەبەرچاو بگرن و بۆ شێوازە کە حراست بۆ جلوبەرگ پۆشینی مووی سەر و هاتوچۆ دیاری کردووە هەڵسو کۆت بکەن. لە هەندێک لە ئیدارە دەوڵەتیەکانیش پۆشینی کەوشی پاشنەبەرز قەدەغەکراوە و هەڕاشەیان لە ژنان کردووە کە لە کاتی هاتوچۆدا نابێت پێڵاوەکاندان دەنگی بێت. کوژران و برینداربوونی هەشەندامی هێزە ئینتیزامیەکان لە هێرشی جەیش العەدل. ڕۆژی سێشەممە 21 خاکەلێوەی ساڵی 1403 دوو ئۆتۆمۆبیلی پۆلیس لە گوندی ناسراباد و سیب و سۆران کەوتنە بەر هێرشی چەکدارانی جەیش العەدل و 8 کەس کوژران و بریندار بوون. لە ڕاگەیاندنی جەیش العەدلدا هاتووەکە 3 ئۆتۆمۆبیلی سەربازی کراونەتە ئامانج و مێدیاکانی ڕۆژیم باس لە کوژرانی 6 کەس و برینداربوونی 2 کەسی دیکە دەکەن. پێشتر و لە شارەکانی چابەهار و ڕاسک 18 مەعموری ڕژیم لە هێرشی گروپی جەیش العەدل کوژران و بەدەیان کەسی دیکەش بریندار کرابوون. دووە هەواڵ
مایە پوچبوونی 8 کارگەی بەرهەمهێنانی شیرەمەنی لە ئێران. وتەبێژی سەنعەتی شیرەمەنیێران ڕۆژی سێشەممە 21 خاکەلێوە ڕاگەیان 80% کارگەکانی بەرهەمهێنانی شیرەمەنی لە شارەکانی ئێران مایە پوچ بوون. بە وتەی محەممەد ڕەزا بەنی تەبا لەگەڵ گرانیش نرخی شیرەمەنی و قەیرانی یابووری ڕێژەی فرۆشی بەرهەمە شیرەمەنیەکان دابەزیوە و 80% کارگەکان مایە پوچ بوون و بە سەزان کرێکار بێکارکراون. پێشتر وەزارەتی بەهداشت سەبارەت بە پوچەڵبوونەوەی ئسخانی منداڵان و بە ساڵاچوانی ئێران بەهۆی نەخواردنی شیرەمەنی هۆشداری دابوو، هەروەها پسپۆڕانی یابووریش لەسەر توشبوونی 50% جەمعیەتی ئێران بە کەم خۆراکی هۆشداریاندا بووە دەوڵەت، بەڵام بەرپرسانی کۆماری ئیسلامی هیچ بایەخێکیان بە هۆشدارەکان نەداوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوود بن.